دوای ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانیان لە سنووری غازر، کوردانی کاکەیی داوای هێزێکی تایبەت بە خۆیان دەکەن بۆ ئەوەی لەمە دووە لە هێرشی چەکدارانی داعش بیان پارێزێت. لە خۆرهەڵاتی باشووری مووسڵ 6 گوندی کاکەیی هەن کە 2 ساڵ لەمەوبەر لە کاتی هێرشی چەکدارانی داعشدا چۆڵ کران و داعش دەستی بەسەر 5 گوند داگرت. لەلایەن ئیرهابیەکان و کاکەی لە نزیکەی 150 شەهیدی داوە بەدەستی تیرۆرستان. بۆیە داوام ئەوەیە بۆی بتوان لە شوێنی خۆیان بەو پەڕی سەرفرازی و ئاشتی و ئازادی ممارەسەی ژیانی خۆیان بکەن، پێویستیان بە هێزێک هەیە کە پاڵپشتی لە خۆیان بکە. ئەو هێزش لە چیت پێک دێت لە هێزی پێشمەرگەی کوردستان. بۆیە داواکارم وەکو هەم پێکاتەکانی تر هێزێکی تایبەت هەبی بۆ کاکەیەکان. لا کۆی 5 گوندی کاکەیەکان 4 گوندیان لەو ئۆپراسیۆنەدا کۆنتڕۆڵ کراونەتەوە. لە کاتی گەڕانەوەی بەشێک لە دانیشتوانی ئەو گوندانەش بەهۆی تەقینەوەی بۆمبی چێندراوەوە 9 هاوڵاتی شەهید بوون کە سیانیان برابوون. سەرەڕای ئەو قوربانیانەش کە داویانە بەشێک لە دانیشتوانی گوندەکان خۆشحاڵن بەوەی کە دەتوانن لە ئایندەیەشی نزیکدا بگەڕێنەوە ناوچەکانیان. خۆشبەختانە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان زۆر سوپاسی سوپای چاوی زێرەبانی سوپای پێنجش دەکەین، سوپاسی هەموو پێشمەرگە خۆبەخشەکان دەکەین. ئەمڕۆ کە توانیان ئەم گوندانە ئازاد بکەن، زۆر خۆم بە دڵخۆش دەزانم کە ئەو گوندانە ئازاد کراوە. بەپێی ئەو سەرژمێریانەی کە چەند ساڵێک لەمەوبەر ئەنجام دراون، ژمارەی دانیشتوانی گوندە کاکەیەکان نزیکەی 12,000 کەس دەبن و بەسەر گوندەکانی کە بەرلوو، توولەبەن و کولەبۆر و وەردەک و گەزەکان و زەنگەلدا دابەش بوون. بەهۆی نزیکیان لە قەزای قەرەقوش و حەمدانیە بەشێکی دیکە لە کاکەیەکان لەو قەزایانە نیشتەجێ بوون. ئەگەرچی لە ماوەی ڕابردوو یەکەیشی تایبەت بۆ پێکاتەکان دامەزرا و کاکەیەکانیش یەکێک بوون لەو پێکاتانە، بەڵام لە ئێستادا داوای لیوایەکی تایبەت بە خۆیان دەکەن. بەرپرسانی وەزارەتی پێشمەرگەش ئاماژە بەوە دەکەن کە ئێستا کاتێکی گونجاو نییە بۆ دروستکردنی ئەو لیوایە. لە کاتی ئێستادا ئەو فۆجە کە هەمانە بەشێکی لە منتقەی کاکەیەکانە لە منتقەی محوەری حەوت و بەشێکی لە باشووری کەرکووکە. ئەو فۆجە کراوە بە دوو بەشەوە، بەشێکی لە ویلایە، بەشێکی لە باشووری کەرکووکە. بەڵام بۆ دروستکردنی فۆجی تر یا لیوای تر ئێستا بارۆزۆرفی هەرێم خۆتان نەزانن لە بارۆزۆرفێکی دارایی خراپایە. بڕوان ناکەم لەم کاتە بتوانرێت کەوە هێز دروست بکرێ، هێزی زیاتر دروستکرێت بۆ کاکەیەکان. کاکەیەکان بەگشتی لە عێراقدا لە سنووری هەردوو پارێزگای نینەوە و کەرکووک نیشتەجێ بوون. هەروەها لە سنووری هەورامان و پارێزگای هەڵەبجە و سلێمانیشدا هەن. ئەگەرچی تا ئێستا سەرژمێریەکی تەواو نییە، بەڵام چەند سەرچاوەیەک باس لەوە دەکەن کە ژمارەی کاکەیەکان لە هەرێمی کوردستاندا لە نێوان 200,000 بۆ 250,000 کەس دەبن. ڕێبوار کاکەیی NRT.